بە پێشانگایەتی ئەردۆغان مەبەستی خراپیان هەیە، مەبەستیانەوە نییە بدەن لە پەکەکە لە قەندیل. بێگومان ئەو ڕەوشەی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناویندا بەڕێوە دەچێت و هەر ڕۆژ دەبینین کە ئەو شەڕە بەرفراوانەیە ڕۆژ لە پاڕ ڕۆژ بەرفراوانتر دەبێت و شەڕە بە وەکالەتەکان وەک دەڵێ ئیدی کۆتایی هاتووە و هێزە هەژمونگەرە ناوچەگەراییەکان و تا دەگاتە دەسەڵاتدارە جیهانیەکان ڕاستەوخۆ بەشدارن لەو شەڕەدا وە شێمانی دەکرێت کە ئەو شەڕە زۆر فراوانتر بێت و تەواوی ڕۆژهەڵاتی ناوین بگرێتەوە. بەداخەوە چەقی شەڕەکەش هەر چوار پارچەی کوردستانە. دەبینین ئێستا هەر لە عەفرینی داگیرکراوەوە تاوەکو دەگاتە شەنگال کە بەر بە چەند ڕۆژێک لەلایەن هێزەکانی تاریکپەرستانی داعشەوە هێرشی کرایە سەر، پاشان سووتاندنی دەغڵودانی شەنگال و دەغڵودانەکانی کەرکووک کە بەداخەوە ئەمانە هەموو شێمانی ئەوە ئەکرێت کە هێڵێکی داگیرکاری دەیەوێت لە تەواوی کوردستاندا سیاسەتی داگیرکاری خۆی بەڕێوە ببات. لە هەمان کاتیشدا ئەرتەشی فاشیستی تورک بە پێشەنگایەتی هێڵێکی خیانەتی ناو کوردان لە ناوچەی برادۆست و خواکوڕێک دەیانەوێت داگیرکاری بکەن. نیەتی ئێستای دەوڵەتی ئاکەپە بێگومان داگیرکاری لە باشووری کوردستانە بەوێەوە ناوەستێت، زۆر بەرفراوانتر دەبێت. شێمانی ئەوە بکەن کەوا لەم شوێنی کە ئێمە قسەشی لەگەڵاکەین داگیرکاریەکە بگاتە ئێرەش. بۆیە پێویستە هەر کەسێکی خاوەن هەڵوێست وەک گەل و تەواوی پارتە سیاسیەکان کەسە سەربەخۆکان مامۆستایانی ئاینی خاوەن دەرکەون لە بەرامبەر ئەو داگیرکاریە. پرسەکە لێرە ئەوەیە کە پێویستە ئێمە چی بکەین، لایەنە سیاسیەکان چی بکەن، چه ئەرشیشیان لەسەر شانە. بێگومان ئەمڕۆ ئەتوانین ناوی بنین یان ناوزەدی بکەین بە شەڕی فیناڵ.